مژدەیەک بۆ توشبوانی دەردەڕێوی دەرمانێکی نوێ لە سەدا 8 دەڕوێنێتەوە. دەزگای خۆراک و دەرمانی ئەمریکی FDA دەرمانێکی نوێی بۆ نەخۆشی دەردەڕێوی پەسەند کرد کە لە سەدا 8 توشبوان دەڕوێنێتەوە و کاریگەریەکی بەرچاوی هەیە لە بنبڕکردنیدا. لە توێژینەوەیەکی ئەمریکی تازەدا کە لە گۆڤاری زەلاسێدا بڵاوکراوەتەوە دەرکەوتووە کە دەرمانێکی تایبەت چارەسەری ڕوتانەوەی قژ لەو نەخۆشانەدا دەکات کە بەهۆی نەخۆشی دەردەڕێویەوە قژیان ڕوتاوەتەوە. دەرمانەکە لەلایەن بەڕێوەبەراتی خۆراک و دەرمانی ئەمریکا ڕەزامەندی لەسەر دراوە. چارەسەرەکە بۆ ئەو کەسانە بەردەستا کە تەمەنیان لە سەروی 12 ساڵەوەیە. کەسی توش بوو ڕۆژانە بۆ ماوەی چەند مانگێک دەرمانەکە بەکاردەهێنێت تا قژەکانی بەڕێژەی لە سەدا 8 دەڕوێنێتەوە. نەخۆشی دەردەڕێوی بەهۆی هێرشی سیستەمی بەرگری لەشی مرۆڤ بۆ سەر تاڵە قژەکان دروست دەبێت. کەسی توشبوو بە شێوەیەکی تەواو یان پەڵەپەڵا تووشی ڕوتانەوەی قژ دەبێت. ڕوتانەوەی مو لە کەسی توشبوودا زیاتر لە دەموچا و سەردا دەردەکەوێت. ئەگەرچی کەسی توشبوو لە ڕووی تەندروستیەوە هیچ کێشەیەکی دیکەی بۆ دروست نابێت، بەڵام ڕوتانەوەی قژ و مووی بەشەکانی دیکەی جەستا کاریگەری دەرونی ناخۆشی بۆ دروست دەکات. ئەو کەسانی بە سەختی تووشی نەخۆشیەکە دەبن، قەش، برژانگ، برۆ و مووی تەواوی جەستەیان لەدەست دەدەن. لەم دۆخەشدا دەرمانێکی ئەوتۆ بۆ چارەسەری ئەو کەیسە توندە بەردەست نابێت، بەڵام دۆزینەوەی دەرمانێک بە ناوی ڕێکلێتسنیب دەبێتە هیوایەک بۆ توشبوانی نەخۆشیەکە. لە قۆناغی 2 یان 3یەمدا دەرمانەکە تاقی کراوەتەوە و دەرکەوتووە. ئەو کەسانی بە شێوەیەکی توند تووشی نەخۆشیەکە بوون بە ڕێژەی لە سەدا 8 قژیان ڕواوەتەوە. ئەمەش وەک یەکەم چارەسەری ئەو نەخۆشیەدا دەنرێت کە بۆ زۆرێک لە نەخۆشان کاریگەری هەبووە. دوایەوەی ڕەزامەندیشی بۆ دەرکرا دەبێت بە یەکەم دەرمان بۆ چارەسەری ئەو توشبوانەی کە منداڵن. لە تاقیکردنەوەکەدا کە لەسەر 700 نەخۆش لە 18 نەتەوەی جیاوازدا ئەنجام دراوە، ڕێژەی لە سەدا 23یان بە شێوەیەکی بەرچاو بە ڕێژەی لە سەدا 8 قژیان هاتووەتەوە کە بۆ ماوەی 6 مانگ دەرمانەکەیان بە بەردەوامی بەکارهێناوە. بەڵام ئەو کەسانی کە بۆ ماوەیەکی زیاتر تووشی نەخۆشیەکە بوون کەمتر کاردانەوەیان بۆ دەرمانەکە هەبووە. ئەمەش بەو مانایە دێت کە دەرمانەکە لە قۆناغە سەرەتایەکانی نەخۆشیەکەدا کاریگەری زیاترە. سەرەڕای ئەوەی لە ساڵی 2022دا دەرمانێکی هاوشێوە لە ئەمریکا ڕەزامەندی بەکارهێنانی بۆ دەرکرا، بەڵام دەرمانەکە کاریگەری تەنها لەسەر کەسانی پێگەیشتوو هەبوو کە بە ڕێژەی لە سەدا 20 ڕوتانەوەی قژەکانی نەدەهێشت. ئەم دەرمانی کە تازە دۆزراوەتەوە لە چەند هەفتەی داهاتوودا لە بازاڕەکانی ئەمریکا بەردەست دەبێت و لەلایەن کۆمپانیای ڤایزەری دروستکەری ڤاکسینی کۆرۆناوە دەفرۆشرێت. ئەو بڕەشی کە نەخۆش دەبێت ڕۆژانە بیخوات 50 میلیگرامە لە ڕۆژێکدا. بەگوێرەی بریتانی گرایگلۆ پسپۆری نەخۆشیەکانی پێس لە زانکۆی یالیی ئەمریکا، نەخۆشی دەردەڕێوی دەکرێت لە هەر تەمەنێکدا دەربکەوێت، بەڵام هەرزەکاران و کەسانی 20 بۆ 30 ساڵی زیاتر نیشانەکانیان تێدا دەردەکەوێت. لە میوەی خوارەوەدا دەردەکەوێت کە کەسی توش بوو کە زۆربەی هەرە زۆری قژی ڕوتاوەتەوە دوای بەکارهێنانی دەرمانەکە بۆ ماوەی 24 هەفتە قژی بەتەواوی هاتووەتەوە. سەرەڕای سوودە گرنگەکەی ئەم دەرمانە کێشەیەک بۆ کەسانی چارەخواز دروست دەکات، بەهۆی ئەوەی دەرمانەکە چالاکی بەرزی بەرگری جەستە کەم دەکاتەوە کە ڕەنگە ببێتە هۆی هەوکردن لەو پێستەی کەمووی تێدا دەڕوێت. بەڵام لە ڕێگەی دووبارە بەهێزکردنەوەی بەرگری کەسەکە دەتوانرێت چارەسەری نەخۆشیەکە بکرێت. هەر بۆیە کاریگەری لاوەکیەکانی دەرمانەکە کەمن و دەکرێت لە ژێر چاودێری پزیشکیدا کۆنترۆل بکرێت.